خو لبرمير حزب قاموا أوصلا دب لا والله خانوا دسونا ولا والله فكي ترقى ورو مرقى ورا لبو سرخز خيلي أنزاد سونا وميوان دبو لما ملاذن ديني كريك يا بني إبراهيم بو قلق جوانو قلق مشرف خوشو قلق لبردلي پێشەکی کتێبی تۆحفەی مزەفەریە لە نووسینی مامۆستا هێمن، پێشەکی لەسەر کۆکراوەی بەیتە کوردەکان لە لایەن پرۆفسۆر ئۆسکارمان مستەشرقی ئاڵمانی. پێشەکی پاش بڕانەوەی شەڕی یەکەمی جیهانی، پاش ئەو هەموو کوشتار و تاڵان و برۆیە، پاش ئەو هەموو قات و قڕ و پاش ئەو هەموو کوێرەوەری و دەرد و داخە کە لە هەموو لایەک تووشی نەتەوەکەمان هات، هێشتا فۆلکلۆری ئەدەبی کوردی لە کوردستان برەوی هەرما بوو و نرخی بۆ دادەندرا. وە بیرم دێ ئەو سەردەمە کە من منداڵێکی سەر بە کۆچکە و دیوەخان نشین بووم و هێشتا شوێنەواری شەڕ و گرانی و هەژاری و نەداری لە وڵاتەکەمان هەرما بوو، لە ناوچەی موکریان هەر ئاغایەک، دەنگە مڵکێک، کۆنە دیوەخانێک، قوڵەبارجینێک، کەچە زینێک، پیرەتاژیەکی هەبایە خۆشخوانێکی ڕادەگرت کە شەوانە لە دیوەخان بەیت و باوی بۆ بڵێ، لە وەختی نووسندا حەکایەتی بۆ بکە، لە شاییدا داوەت و ڕەشبەڵەکی بۆ بجێڕێ، لە سەنگەردا تانوتی لێ بدا، لە ڕاودا لەسەر تەماڵ پاییزە و ئازیزەی بۆ بڵێ، فڕام بابێتە دوژمنی و بەندان بە دۆستی هەڵبڵێ و تەنانەت لە پاش مردنی شینی بۆ بجێڕێ، تا ئاغا دەستڕۆیوتر، تا دێ ئاوەدانتر و گەورەتر، تا دیوەخان بە بێنەتر، تا ئەسب ڕەسەنتر، تا زین و لغاو و ڕەخت و ڕێشمە پەرداختر، تا تاژی چێتر و دەمگەرمتربان، خۆشخوانیش وەستاوتر و شارەزاتر، تێر و پڕتر و کۆک و پۆشتەتر دەبوو. دیارە خۆشخوان وەک هونەرمەندێک چاوی لێ نەدەکرا و ڕێزی لێ نەدەگیرا، بەڵام لە کوێخا و گزیر و سەرکار و پاکار و بابنۆکەر و غوڵام و چاپەز و بەردەست ماقوڵتر بوو. حەقی بوو لە دیوەخان لەسەر چۆکدا بنیشێ، خەنجەر بچەقێنێ و ئانیشکی وێ بدا و جا گوتن بڵێ. خۆشخوان لە حوزوری ئاغا نانی دەخوارد و دەگەڵ مام میرزا لەسەر یەک سینی دادەنیشت و بەرماو خۆر نەبوو. خۆشخوان بە کوڕی ماڵی حیساب بوو، دەیتوانی بچێتە ئەندەروون، لە ژووری نووسندا حەکایەت بۆ ئاغا بڵێ تا خەو دەیباتەوە. خۆشخوان تەنانەت گۆرانی و بەیت و باوی بۆ ئاغاژن و خێزانی ئاغا دەگوت، چونکە خۆشخوانەکان زۆربەیان دڵتەر و قسەخۆش و دڵپاک بوون، خەڵک خۆشیان دەویستن. خۆشخوان لە دێدا هەر ناحەزێکی هەبوو، ئەویش مەلای گوند بوو، کەم وابوو دانویان پێکەوە بکوڵێ. مەلاوشکەکان خۆشخوانە دڵتەرەکانیان خۆش نەدەویست، ناویان نابوون چاوەش، بە چاوی سووک چاویان لێ دەکردن، تا مەلاتە شیفی لە دیوەخان بووایە خۆشخوان دەبوو قڕ و قاپ دانیشێ و مەتەقێ نەکا. خۆشخوانەکان لەبەر مامۆستایاندا نەدەنواند و ئەوانیش بە چەکی خۆیان، بە چەکی زمان، بە چەکی شێعر، بە
بە گژیاندا دەچوونەوە و فڕیان پێدا دەدان و بەیت و بالۆرەیان بۆ ڕێکدەخستن و لاسایان دەکردنەوە. دیارە مەلای وەک خانی و حاجی قادرمان بوون کە نرخی سامانی نەتەوایەتی کوردیان زانیوە و ڕێزیان لە شاعیر و خۆشخوانەکان گرتووە، بەڵام بە گوڵێکی بەهار نایە. ئەگەر مەلا و فەقێیەکانی زوومان نرخی هونەریان زانیبا و لە باتی سوڵتان جومجمە و ئیسماعیل نامە هەریەکی بەیتێک، لاوکێک، حەیرانێک و گەلۆیەکیان نووسیباوە، ئێستا کار لە جێیەکی دیکە دەبوو، سامانی نەتەوایەتیمان دەگەیشتە پلەیەکی تر و فەرهەنگێکی دەوڵەمەندتر و گەورەترمان پێکەوە دەنا. لە مزگەوتی گوندیش شەوانی زستان پاش نوێژی خەوتنان ئەو شاعرانەی کە هەر بۆ دڵی خۆیان دەیانگوت و خۆشخوانی ئاغایان لە کنکەمایسی بوو، یا ئەو شاگردە لاوانەی هێشتا ڕووی مەجلیسیان نەبوو، بۆ کوڕ و کاڵان و بۆ پیرانی دڵتەڕ دەیانگوت تا شەو ڕادەکشا و خەو لا بەلای دەکردن. ئەوانە پاداشیان تەنیا ڕەحمەت لە دایک و بابت یا دەمخۆش بوو. بلوێر ئەنگێ و نایەژەنی واش هەبوون کە ئاهەنگی ڕەسەنی ئەو بەیت و بەند و باوانەیان دەزانی و بۆیان دەجێڕانەوە. لە شارەکانیش شەوانە خەڵک لە قاوەخانەی کۆدەبوونەوە و تا شەو درەنگ دەبوو بەیتبێژ و حەکایەت خوان دەیخافڵاندن. قاوەچی ئەو هونەرمەندانەی بەکرێ دەگرت بۆەوەی قاوەخانەکەی ڕمێن پەیدا بکە. شاعری گەڕۆکیش هەبوون کە بەهار و هاوین و بەشێکی پاییز خەریکی کار و کاسبی و جووت و گابوون کە شەو درێژ دەبوون و کاری مەزرایە کەم دەبوو، وێ دەکەوتن و بە ماڵە ئاغایاندا دەگەڕان و لە هەر ماڵێک چەند ڕۆژێک دەمانەوە و کۆڕی بەزمیان دەڕازاندەوە و شاباش و خەڵاتی باشیان دەستاند. باشترین شاعر ئەوانە بوون تەنانەت سنووریشیان دەپەڕاند و گەرمێن و کوێستانیان دەکرد. من بۆ خۆم چەند کەس لەو مامۆستا گەورانەمان دیبوون و هونەرنواندنی وانمان وەبیردێ، ئەوەی بیان ناسم و گوێم لە دەنگیان بوو بێ و بە هونەرمەندم زانی بن ئەوانە بوون: مەجیدە گەڕوێ، دەروێش سەرڕاو، حاجی لەی ئندرقاشی، سەید ئەوڵای سەید مینەی، عەزیزە خڕا، حەمەدی ئاغای، وسێن کەنیلە، هەبا سەخرا، شەریفی مام سەئیدی و وسێن زارخوار. ڕەنگ بێ ئێستاش لەوانە هێندێکیان مابن. سەرەژنی واش هەبوون کە لە وەختی ئاساییدا بەیت و حەیرانیان بۆ مەجلیسی ژنان دەکوت و لە شینگایان بە ئاهەنگێکی زۆر پەرسۆز بە مردویان هەڵدەگوت. قەتم دەنگی خۆش و ئاهەنگی پرسۆز و جۆشی فاتەڕەشی لاچینی و ژنی ئاغای لەبیر ناچێتەوە. زۆر مناڵ بووم کچێک لە دیەکەی ئێمە جوانەمەرگ ببوو، ئەو فاتەڕەشە بە دەنگێکی زوڵاڵ و ئاسمانی پێی هەڵدەگوت. ئێستاش ئەو بەندەم هەر لە گوێدا دەزرینگێتەوە کە دەیگوت: هەی مەکە، ڕۆڵە مەکە، بابان وێراونم مەکە، خەڵکی بەتاڵاونی دەچۆوە، مەڕە بەرانە بەختەیە شەکە، ئەمنی مل بەچوێن بەتاڵانم دەچۆوە، گردنی زەرد و بەژنی باریک و ڕووی بەخاڵ و دووچاوی دەبەڵەکە. مەنیچ حەیران و زڵاخات شوختیش دوو ژنی بێباک بوون کە دەفەیان لێدەدا و گۆرانی داوەتیان دەگوت و شاعری شایی بوون و هیچ لە پیاوەکانی ئاواڵیان نەدەمانەوە. بە تایبەتی مەنیچ کە خەڵکی سابلاغ و لە خێزانێکی دەوڵەمەند و بەناوبانگ بوو، بۆ خاتری هونەرەکەی دەستی لە خزمەکانی هەڵگرت بوو. ئەوانەی تەمەنیان زیاتر بوو پێش شەڕیان وەبیردەهات دەیانگوت: جا ئێوە چتان دیوە؟ ئەو شەڕ و کوشتارە، ئەو قات و قڕا، ئەو هەڵات هەڵاتە، شاعیر و خۆشخوانی لە مکریان بڕی. ڕاستیشیان دەکرد، چونکە 4 ساڵی تەواو لەو مەڵبەندەدا ئاگری شەڕ لە نێوان ڕووسیای تەزاری و عوسمانیدا ئایساوە و گەلی کوردی لێ قەوماویش ئاوردووی ئەو ئاگرە ماڵوێرانکەرە بووە.
خوالی خوش بوو میرزا ئەحمەدی ڕەئیس جارێکی بۆی جێڕامەوە و گوتی ڕۆژێکی ساردی زستانێ بوو، نوا بەفرێکی ئەستور باری بوو، سوارێکی زۆری ڕووسان لە میاندواوەوە هات بەرەو سابڵاغ، تورکەکان ڕایان کرد. میرزا فەتاحی قازی تا شەهید کرا لە بەریاندا مەزرا و نەیهێش بێن لە شارەوە و زۆری لێ کوشتن کە ئەو شەهید کرا کەس خۆی ڕانەگرت. ساڵدات ڕژانە نێو شار، چەند ڕۆژ فەرمانی قەتڵ و ئامیاندا، هەرچی وەبەریان هات بە شیر سەریان دەپەڕاند. پاشان ئەمانیاندا من چونکە ڕووسیم دەزانی و ناسیاوم هەبوو هاتوچۆی ڕووسیام کردبوو، لە کوشتن ڕزگاریم هات و حکمیان لێ کردم کەلاکان بنێژم. بە ئەژمار کەلاکی 6,000 ژن و پیاو و منداڵم شاردەوە، جگە لەوەی وە بن بە فرکەوت بوون و لە کەلێن و قوشبناندا نەدۆزرانەوە و سەگ و گورگ خواردنی. ئەوە ژمارەی کوژراوەکانی جارێکە، زۆر جاری دیکە و زۆر شار و دێتر قەتڵ و ئام کراون. گرانی پاش شەڕیش یەکجار سەخت و بەسام بووە، بەڕاستی پیاوی خواردووە، لە برسان مردووی ئەو گرانیە لە حیساب نایە. تا ئەم دوایانەش پیرە پیاوەکانی سابڵاغ دەیانگوت ژمارەی دانیشتوانی شاری مەهاباد ناگەیەنێتەوە ژمارەی دانیشتوانی پێش شەڕی یەکەمی شاری سابڵاغ. جاکەوا بوو حەقیان بوو ئەوانەی بە ئێمەیان دەگوت ئێوە چتان دیوە. پەیدابوونی گرامافۆن لە قاوەخانەی شار و دیوەخانی ئاغا جێبە خۆشخوانان لێش کرد. گۆشەی مزگەوتی دێ و زەماوەند و شایی دێهات نەبێ چیان بەدەستەوە نەما. هونەرمەندە گەورەکان زۆربەیان لانەواز و بێنەوامانەوە، چونکە زۆربەیان پشتڕق و دەستەوەستان بوون، تووشی نەداری و هەژاری و سەرگەردانی و پەرێشانی هاتن. هەریەکە دەریایەک هونەریان دەگەڵ خۆیان بەردەبنگڵ. شاگردەلاوەکان دەستیان لە فێربوون هەڵگرت و دوی کار و کاسبی و ژیان کەوتن. پاش پەیدابوونی ڕادیۆی باتری لە لادێ، فۆلکلۆری ئەدەبی کوردی بەجارێک کەوتە مەترسیەوە. ڕووناک بیرانی کورد هەستیان بەو مەترسیە کرد، لاوانی زاناووریا دەستیان بەکار کرد و کەوتنە کۆکردنەوەی بەیت و باوی کوردی. هەرچەند ئیمکانی ئەو کارە لە کوردستانی ئێران زۆر کەمە و جارجاریش دەبێتە هۆی دەردیسەر، بەڵام چەند کەسی خوێندەوار و ڕووناکبیر تا ڕادەیەکی باش لەو کارەدا سەرکەوتن. کاک عوبەیدوڵڵا ئەیوبیان، کاک قادری فەتاحی قازی و دکتۆر کەیوان پوری موکری هەریەکە بەش بە حاڵی خۆیان بەرهەمی باشیان لە فەوتان و نەمان ڕزگار کردووە. بە تایبەتی کاک قادری فەتاحی قازی کارێکی زۆر بەجێ کردووە و بە سەرهاتی کورتی گەلێک لە شاعر و خۆشخوانەکانی کۆکردوێتەوە و لە سەرەتای بەیتی مێر و وەفادا بە فارسی نووسیویەتی. بەڕاستی خزمەتی ئەو زانایانە زۆر جێگای شانازیە. لە مێش ساڵ بوو بیستبووم زانایەکی ئالمانی بە ناوی ئۆسکارمان لە سەرەتای ئەم چەرخەدا هاتۆتە سابڵاغ و هێندێکی بەیت و بەندی کوردی بە یارمەتی دکتۆر جەوادی قازی کە ئەو دەمی مەلایەکی لاو بووە کۆکردوتەوە و بە خەتێکی لاتینی تایبەتی چاپی کردوون. بەداخەوە هەرچی تێکۆشام ئەو کتێبم وەگیر نەکەوت. دەترسام ئەم ئاواتەی بەرمە بنگڵ تا لە ساڵی 1974دا لە کتێبخانەی دەوڵەمەندی کۆڕی زانیاری کووردا ئەو کتێبم دۆزیەوە. لە پێشدا بە زەحمەت خەتەکەم بۆ خوێندراوە، پاش ئەوەی لێ ڕاهاتم تەماشام کرد کتێبێکی یەکجار بە نرخ و بێوێنەیە. لەبەر ئەوە پێشنیارم بە کۆڕی زانیاری کوردی کرد ئەم کتێبە بخاتە سەر ڕێنووسی ئێستای کوردی تا هەموو کەس بتوانێ کاڵچی لێ وەربگرێ. کۆڕ پێشنیارەکەی قبول کردم و بڕیاردرا لێژنەیەک لەو کەسانە کە شارەزای زاراوەی موکری بن پێک بێ و ئەو ئەرکە ئەنجام بدەن. بەداخەوە وا هات ئەم لێژنە پێک نەهات، بەڵام من کە بڕیارم داوە هەموو هێز و توانای خۆم بۆ خزمەتی فەرهەنگ و ئەدەبی کوردی تەرخان بکەم، وازم نەهێنا و ئەو ئەرکە دژوارم و ئەستۆی خۆم گرت. هەرچەند
کاری ئەدەبی دیکەشم هەبوون وازم لێ هێنان و چەند کاری نیوە تەواوم لەو لایدانان و خەریکی جێبەجێکردنی ئەم ئەرکە بوو. پاش ئەوەی ئەم تێکستانم 3-4 جار سەر لەبەر خوێندنەوە تێگەیشتم کە شێوەی ئەم تێکستانە هەر ئەو شێوەیە کە من بە منداڵی و ساوایی زمانم پێ پشکوتووە و زۆر بەیانم زۆر جار گوێ لێبوون و لە سەرانسەری ئەم کتێبە بنرخە تووشی کەم و شەیوا هاتم کە مانای نەزانم. لە کاتی خوێندنەوە و لێکۆڵینەوەی تێکستەکاندا ئەگەر تێگیراویەکم دەبوو دەچوومە کندۆستێکی زانام و پێکەوە گیر و گرفتەکەمان ڕەها دەکرد. تەنیا کۆسپێک کەمێکی خەریک کردم، ئەویش هەڵە نووسینی ئۆسکارمان بوو. لەو تێکستانەدا زۆر جار پیتی شین و ژێ و سین و زێ و دال و تێ و حێ و عین تێکەڵ بوون. بیرم کردەوە دەبێ ئەو هەڵانە وەک چۆن نووسراون شکل نووسی بکەم یا ڕاستیان بکەمەوە. پاش ماوەیەکی درێژ هاتمە سەر ئەوە ڕاستیان بکەمەوە و بە چەند دلیل ئەو کارام کرد. 1. ئەگەر ڕاستم نەکردبانەوە کەس سوودی لێوەرنەدەگرتن مەگەر کەسێک کە زۆر باش کوردی زانی با و شارەزای شێوەی موکریانی بوو بە. 2. ئۆسکارمان بۆ خۆی چەند تێکستی بە خەتی فارسی چاپ کردوون و لەواندا ئەم هەڵانە وە بەرچاو ناکەون. 3. پرسم بە 2 مامۆستای شارەزای شێوەی موکریانی کرد کە هەم لە من بەتەمەنتر بوون و هەم زانا و کارامەتر، ئەوانیش قۆڵیان کێشا بۆ ڕاستکردنەوەی هەڵەکان. 4. تێکستی دمدم کە کاک ئەزیزی ئیبراهیمی بە ناتەواوی هێناویەتیە سەر ڕێنووسی کوردی بە تەواوی هانیدام کە هەڵەکان ڕاست بکەمەوە، چونکە بەداخەوە هینەکەی ئەو سەر لە خوێنەر دەشێوێنێ و معلوم بوو ئەم ئەمانەتەی ئەو لاوە زۆر بەجێ نەبووە. 5. کاک عوبەیدوڵڵا ئەیوبیان کە چەند ساڵ لەمەوبەر بەیتی مەموزینی لەو کتێبە هێناوەتە دەر و بە فارسی تەرجەمەی کردووە تووشی ئەم هەڵا نەبووە و هەموو وشەکانی ڕاست نووسیون. 6. من خۆم موکریانیم و تەمەنیشم لە 50 تێپەڕیوە. ئۆسکارمانیش 70 چەند ساڵ لەوەی پێش لە سابلاغ بووە و میرزا جەواد و ڕەحمان بەکر ئەم چیرۆک و بەیت و وردە مەقامەیان بۆ گوتووە. ئەو پەڕی 20 ساڵ پێش زمان پشکوتن و فامکردنەوەی من هیچ جێی بڕوانیە بە 20 ساڵ زمانێک ئەوەندە بگۆڕێ. من لە موکریان زۆر پیری کۆنساڵم دیون کە بێگومان تەمەنیان ئەگەر لە ڕەحمان بەکر زیاتر نەبوو بێکەمتر نەبووە. من زمانم لە کۆشی نەنکمدا پشکوتووە. نەنکم کچە کرمانجێکی خەڵکی دێی قەباغکەندی بوو کە زۆر لەدی حاجی حەسەن نزیکە. ڕەحمان بەکریش خەڵکی حاجی حەسەن بووە. نەنکم 35 ساڵ لەوەی پێش لە تەمەنی 80 ساڵیدا مرد. ڕەنگ بێت تەمەنی زۆر لە ڕەحمان بەکر کەمتر نەبوو بێ. من قەت لە نەنکم نەبیست لە باتی ڕۆژ بڵێ ڕۆژ یا لە باتی خۆش بڵێ خۆش، کەوا بوو ڕەحمان بەکر وشەکانی ڕاست گوتون و ئۆسکارمان بە هاڵی وەرگرتو. بەڵام بە ئەوە بڵم خەڵکی لادی موکریان بە تایبەتی خەڵکی شامات و شاربێران و چۆمی مەجیدخان هەمیشە حێ و عێ دەگۆڕن. تەنانەت خوێندەوارەکانیشیان لە قسەکردندا ئەو هەڵا دەکەن. لەبەر ئەوە کە دڵنیام ڕەحمان بەکریش هەروە بووە. وشەکان چۆن نووسرابوون شکل نووسم کردن، تەنانەت پێم سەیرەکە جارجار دروست نووسراون. ئەم کتێبە بە نرخە بریتیە لە 6 چیرۆکە هەر یەکیان عنوانی هەیە. خوڵا لە سوڵتان مەحموودی گەورەترە. ئەوانی تر عنوانیان نییە و هەروەها ئەم بەیتانەی خوارەوە: 1 دمدم، 2 مامۆزین، 3 لاس و خەزاڵ، 4 ناسر و ماڵماڵ، 5 برایمۆک، 6 شێخ فەرخ و خاتونەستی، 7 مەحمەڵ و برایمی دەشتیان، 8 قۆچ عوسمان، 9 جوڵەندی، 10 خەزێم، 11 کاکەمیر و کاکەشێخ، 12 لەشکری، 13 قەر و گوڵەزەر، 14 بەیتی زەمبیل فرۆش، 15 بەیتی باپیراغایی بابی هەمزاغای مەنگوڕ، 16 بەیتی عەبدوڕەحمان پاشای بەبە، 17
بەیتی ئەلی عاشق. 18 مەموزین، 19 وردە مەقام. ئۆسکارمان سەرەتایەکی درێژی بە زمانی ئەڵمانی بۆ ئەم کتێبە بە نرخە نووسیوە کە بەداخەوە تا ئێستا نەکراوە بە کوردی. سەرەتایەکی کورتیشی هەر بە ئەڵمانی بۆ نووسیوە کە لەلایەن مامۆستا دکتۆر ناجی عەباس ئەندامی کارای کۆڕی زانیاری کوردە و کراوەتە کوردی و پاش ئەم سەرەتایە چاپکراوە. هەروەها سەرەتایەکی کورتیشی بە فارسێکی زۆر ڕەق و گران و بە ئینشای ناهەمواری دەرباری قاجار بۆ نووسیوە کە ئەوە لە خوارەوە دەیکەم بە کوردی. هەر برارێکی گچکە لەن هەیە نەوی میرانە بەجوتا ئاجا پێیان دەخوێنی هەری باما بەکەی با بمەلا زێندیم دەگوڵ لەبەر ئاقا میر شێخ و لەبەر میر حەج بەگاوانە و پیاو چەند شێخانەوان دەکات چەند پیرەوانە لە بۆ عەولادێکی نێرینەوە من لە کەرەمێ خودای بەرە ژێر تێشک دەبەمرایمە شۆڕی من چۆنی بەوە بدەمەوە بیدەمەوە بەیە بەدێ بەدەیدا نەقدەتی بە یەکجار جا زۆر بەبەرێکەڵاوە